ترێڕەشەی سەردەشت یەکێک لە باشترین جوورەکانی ترەیە کە لە ناوچەی سەردەشت پەدیدێت. ئەو ترێ بەبێ کەڵک وەرگرتن لە هیچ گونە کودێکی شیمیایی بە شێوەیەکی سروشتی لەو ناوچەیە دروست دەکرێت و دەتوانین بڵێن باشترین جووری ترێڕەشەیە لە ناوچەکەی ئێمەدا. ئێمە وەکو فعالینی مەدەنی و شاخەوانانی شاری سەردەشت بە نۆبەی خۆمان تەشەکر وە دەستخۆشی لە خەڵکی گۆمان و منتەقەی دەکەین کە بەرنمەیەکی زۆر جوانی و ڕێکوپێکیان بەڕێوە برد میواندارێکی زۆر جوانیان کرد. زۆر سپاسیان دەکەین، دەست و چاویان خۆش بێ، ئینشاڵڵا کە بەردەوام بن بۆ ساڵانی تریش. ئەمە دەستخانە زۆر کۆنا لە ئەحمەداغایە تەقریباً نۆ 35 ساڵیشەکەم. خەڵک لێرە محتاجە شتەکەش دەفرۆشێت، ماڵات بۆ دەرەوەی وڵات عەشاکەکان نەفرۆشن، ئێمە لێیان نەکردن نەفرۆشین بازار سەلاجێ مجەمدەی تەباق هەمیشە کۆنە لێرە کردن نەفرۆشین. ماڵێ فەقیرە، ماڵێ نیەتی کرێخانووی نییە بدات یا عەشاک ئەفرۆشێ لێکردین ئەیفرۆشینەوە، یان ئاوارەیە هاتوو بۆ ئێرە پارەی نییە. يلا بقى فيها سؤال. لا عيبه بدي الصوت خشي نابي باش كاكا بدي بنجابي نابي حياه كل ابو جانبوه كاكا بو ماڵێ فەقیرە لێ ما نەکرێت نیەتی ماتاجە و لەبەرێک نەتاجە ئەما کرێ 50 بۆچی بەردەسۆ 50 کرێتی 50 سەلاجێک 100,000 لە بازار 400,000 نارە تاقیمە قەنەبە 120 من لە بازار بە 500,000 بە ملیۆنەکەیە کۆنا بێ بەجێ فڕۆشی لیانەکەی فڕۆشی. أو موضوعي مع ناس تقريبا سر بنبر بشكل عام، يعني بنبري سوريا وبنبري عراقي وبنبري بشكل عام حمو مشكلات دنيا حمو مصايب هاي حالاتي وجداني هاي جزء أو تقريبا أو معرض بستو بنج رسم قياسات متعددة أو حالات لدنيا حمو هاي. ئەمڕۆ پێشانگایکی فۆتۆگرافیمان کردوتەوە بە ناونیشانی 20 تحت الصفر بۆ گەنجێکی خەڵکی ڕۆژئاوا کە فۆتۆگرافەر بیلال ڕەشۆیە.